لەسەرتاوە یعنی پرسیارێکم لە مێشی دروست بوو هەرچەندە تازەش ئاماژەت پێدا لەو کاتێک کە مرۆڤ زۆر بێهیوا دەبی لە دوای داڕمانێکی زۆر یان دەتوانین دۆڕانێکی زۆر بێن باشترین کار چیە یعنی کە دەتوانین باشترین خاڵ چێ لەکوێ دەست پێ بکە کە خۆی لەو داڕمانیان لەو بێهیوایە دەرباسکە. بزانم ژیانی ئینسانی هەمووی کێشەی هەیە گرفتی هەیە ئینسان لە چ شتێکدا ناومێت دەبی لەوەی کە کێشەی هەیە لەوەی کە گرفتی هەیە باشترین شت ئەوەیە کە تێڕوانینت ئاوابی بۆ ژیان مەسەلەن ژیانی ئینسانی وەکو کتێبێک وایە کتێبی ئەو کتێبی کە با بڵێن کتێبێکگە لە ژێر دەستم بی با بڵێنەوە دەفتەرە کتێب نییە بەرجی یەکەمی لە دایک بوونە بەرجی دووەمی مردنە و کۆتاییە و دەچینەوە ئەو دنیا بەڵام لاپەڕەکانی ناوی ژیانی مرۆڤەکانە ڕۆژانە ئەتو تۆماری دەکەی مرۆڤ کە لە شتێکدا شکست دەخوا یاخود دەکەوی لە لاپەڕێکدا هەر لەو لاپەڕێدا نەمینێتەوە گرنگترین شت ئەوەی لەو لاپەڕێدا نەمینێتەوە لاپەڕێکی دیکە نوێ هەڵدەوە جارێکی دیکە بۆ خۆت هەوڵ بدەوە دووبارە دەست پێ بکەوە لەسەر ئەو لاپەڕێ مەمینێەوە کە کەوتی هەست بە شکست دەکەی هەست دەکەی کە ئەتوو ناگێ ئامانجەکەت نا وەرە پەڕەکی دیکە هەڵدەوە دووبارە دەست پێ بکەوە یعنی بەو تێڕوانینە ئیشکا سەش دەبڕم ئستاس بەس یعنی بە ئارامی یان لۆنە سەبرەکی سەبر بگری دواتر سەبرگرتن یەکێکە لەو شتانەی کە دەتگەێنتە ئامانجەکەت ینی ئومێدت بۆ دەگەڕێنەوە چونکە دووەگە پەلە بکەی ناتوانانی ڕاست ینی لەوەی لەو بێهیوایە دەرچی پەلە نەکەی باشە بەزەبت نابی پەلەکەی چونکە هەندێک شت هەیە پەلەکردن تێدا بە زیان بۆ دەشتێتەوە نابی پەلە بکەی ینی هەرچەندە کە کەسەکی شکاو یان دۆڕاوی هەرچەند یان لە پاش ئەوەی پەلەی نەکەی ئەتوو منداڵەکەت بینێ کاتێکە بەسەر پێ دەکەوی چەند جار دەکەوی هەتا بەسەر پێ دەکەوی چەند جار دەیان جار بەڵام جارێکی دیکە هەڵدەستەوە دەکەوی دیسان هەڵدەستەوە دەکەوی دیسان هەڵدەستەوە گرنگە بۆ دەست با بڵێن بۆی کە تو بە ئامانجەکەت بگەی پێداگیر بی منداڵ زۆر شتی لێ فێرەبی ها یەک لەوانە کەوتن و هەسانەوە ئەوەی کە شتێکی دیکە لە منداڵ فێربی پێداگیریە دەزانی منداڵ ئەگە داوای شتێک بکە پێداژیر بی کۆڵ نادا چەند جار بینیوتانە دیمەنی ئەو منداڵی کە داوای پارە لە دایکی دەکە یان داوای شتێک لە دایکی دەکە لە دوکانەکە بۆی بکڕی ئەگەر دایکی پارەشی پێنەمینێ دوو دراوسێ ئەولاتر قەرزی بۆ دەکاتن بەس بۆی شتەکەی بۆ جێبەجێ بکات چونکە قاچەکانی دەکوتی لە ئەرزی دەدە بۆی دەگری بۆ ئامانجەکەی دەگری وازت لێ ناینی هەتا پێت نەکڕی وایە یعنی ئێستا ئەمن شتێکی بچووکم هەیە با بڵێن هەرەوە بە نمونە دەینەوە ڕۆژێکیان لە دیار زنجیرەیەک دانیشتو بووین ئەوە با بڵێن زنجیرەی دۆبلاش کراوە بوو جا دایکی لە دیار دانیشت بوو خۆشی منداڵەکە با بڵێن تەمەنی ئەو پەڕی ساڵ و نیوەک دو ساڵ ئاوە کچە بچووکەکەم هات گوتی دایە شیر بگرەوە تەمەنی ساڵ و نیوەک دو ساڵە وازی لە دایکی نینە دایکی هەرچەندی پێ دەگوت دەیگوت ڕاوەستە کۆتاڵقی چکە کۆتاڵقە خۆشە تەمەشاکەی بزانین چی بەسەر دێتەوە حەدەسەکە چی دەزەیوانە هەرچەندی پێ دەگوت هەن سەیریکە ها ئەوە لێرە ئەو هاڕۆی هەن سیارەکە ئەوهایکردن ها ئەوە هیچ تەمەشا تەلەڤیزۆنەکەی نەدەکرد بە هیچ شێوەیەک چونکە ئامانجی ئەوە بوو کە شیری بۆ بگرتەوە ئەمیش بە دایکیم گوتم تخوالی گەرە بزانم چەند جار داوای شیری دەکە باشە هەر بە ئەم قەزیانی گوتم بەس بزانم منداڵ چۆنە بۆ تمۆهی خۆی بۆ ئامانجەکەی چۆن بەدەستی دێنی ئێوە تەسەوڕ دەکەن چەند جار داوای شیری کرد حەزەکەم یانی ئێوە ژمارەکەم پێ بڵێن چەند هەر ڕقەمەکەم پێ بڵێن 15 نەبوو حوتیش نەبوو ژمارەکەم پێ بڵێن سیژ نەبوو زیاتر بڕواتان نەبی 153 جار ژماردم داوای شیری کرد بە خەیاڵی نایە لەبەرچی لەبەرەوەی ئامانجیەوە ئەم قەسی ژوام کرد گوتم هەر وەکو تەجربە بزانم تا چەند بێزار دەبی ئاخیری داچی بێزار بوو گوتی شیرەکەی بۆ گرتەوە هینە داینا گوتی ها دابخۆدەی ئانی قەزدم وازی نەینا دەستبەرداری ئامانجەکەی نەبوو هەتا شیرەکەی پێگرتەوە ئەوە شتێکە ئێمە دەتوانین پێداگیری لە منداڵ فێربین منداڵ پێداگیرە بۆ ئامانجەکەی
با هەمومان بەیەکەوە ناومێد نەبین، بەردەوام بین، پێداگیر بین. پێداگیری بڕاتە بی دەتانگەێن تا ئامانجەکە.